لە کاتێکدا نزیکەی 2 هەفتە بەسەر بڕیاری دواخستنی هەڵبژاردننی پێشوەختە لە مانگی حوزەیرانەوە بۆ تشرینی یەکەم لەلایەن حکوومەت و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانەوە تێدەپەڕێت، هەندێک لە فراکسیۆنەکان دەستیان بە جوڵەیەکی سیاسی کردووە بە مەبەستی هەموارکردنەوەی 2 بڕگە لە یاسای هەڵبژاردنەکان کە تایبەتن بە بازنەکانی هەڵبژاردن و سیستمی دەنگدانی بایۆمەتری. حسین عوقابی ئەندامی لیژنەی یاسایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ڕۆژنامەی عەرەبی الجەدیدی ڕاگەیاندووە لیژنەکەیان 2 داواکاری فەرمیان لەلایەن 2 فراکسیۆنەوە بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان پێگەیشتووە بەبێ ئەوەی ناوی فراکسیۆنەکان ئاشکرا بکات، بە تایبەت لەبارەی بازنەکانی هەڵبژاردن و سیستمی دەنگدانی بایۆمەتری. عوقابی دەڵێت هەمواری یاساکە ئێستا لە ناو خشتەی کارەکانی لیژنەی یاسایی پەرلەماندایە و پێداچوونەوەی بۆ دەکرێت بۆ ئەوەی دواتر خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت. لە بەرامبەریشدا هەڵمەتێکی واژۆکۆکردنەوە لەلایەن ژمارەیەک پەرلەمانتارەوە هەیە بۆ دەستکاری نەکردنی یاساکە. هاوکات کازم سەیادی پەرلەمانتاری فراکسیۆنی دەوڵەتی یاسا ئاماژەبەوە دەکات بەهۆی گوشاری خۆپیشاندەران و دۆخی ئەو کاتی عێراق پەلە لە داڕشتن و پەسەندکردنی یاسای هەڵبژاردنەکان کراوە و کەم و کوڕی زۆری تێدایە، هۆکارێکیشە بۆ تۆخکردنەوەی بیری تایفی و مەزهبی و تەنانەت شارچێتی و ناوچەگەری. بەڕای سەیادی دەبوایە عێراق یان هەر هیچ نەبێت پارێزگا یەک بازنەی هەڵبژاردن بووایە. لە بەرامبەردا محەممەد غزی ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنی سایرۆن ڕایگەیاند هەر هەموارکردنەوەیەک نابێت سیستمی دەنگدان و فرەبازنەیی بگرێتەوە، لە کاتێکدا حکوومەت و کۆمیسیۆنیش هیچ نیازێکیان بۆ هەمواری یاساکە پیشان نەداوە. چاودێرانی سیاسیش پێیان وایە ئەم هەنگاوە ناکۆچی زیاتر لە نێوان هێزە سیاسیەکان دروست دەکات و دەبێتە هۆکارێک بۆ جارێکی دیکە دواخستنی هەڵبژاردنەکان.